بۆ یەکەم جارە دژی نادادی و ستەمی دەسەڵاتی کوردی و بۆ پاڵپشتی لە خەباتی جەماوەری هاوڵاتیان و کاسبکاران دوکان و بازاڕەکانیان لە سلێمانی دادەخەن و هەمووان یەک هەڵوێست پاڵپشتی دەنگی مانگرتوان بن. کاسبکار و دوکاندارەکانی سلێمانی بۆ چەند کاژمێرێک دوکانەکانیان داخست و وتیان پێویستە بێ جیاوازی بیرکردنەوە هەمووان پاڵپشتی کۆتایی ئەم نەهامەتیەی دەسەڵات بین. خۆی بواە لە یەکەم ڕۆژەوە لە یەکەم ڕۆژ ئەم هەڵوێستە هەبوایە لە یەکەم ڕۆژ ئەم هەڵوێستە بواە وەکو ئاگادارکردنەوەی وەکو بەهاناچوونێکی ئەو وڵاتیانەی کە لەوێن کە ئامادەن گیانی خۆیان بەختکەن ئەوە لە یەکەم ڕۆژەوە ئەمە ڕۆژانە سەعاتێ بکرایە هەر بکرای بەواجب لەسەر دوکانارەکان منوەکو خۆم داواکاری ئەوان نەک بە بازاڕەوە بە تەواوی هەموو کوردستانەوە هەیە ئەمە لە کوردستانی ئێمە ئەگەر بێت و موچە و بوجە نێتە ناو بازاڕەوانێت دڵنیا بە یەک دوکانار نییە بتوانێت کرێی دوکانەکەی دەربێنێت ئامادەی نەک تا ئێوارە تا دە ڕۆژی کەشەکە داخێن و پشگیری لە مامۆستام بکەین وەڵای لەبەرەوەی کە جوابیان بنەوە 15 ڕۆژەمانیان گرتووە هیچ کەسێ جوابیان ناداتەوە وڵای ئەبێت جوابیان بنەوە حکومەت جوابی و مامۆستانە بنەوە ئەو خەڵکە ئاوا ناکردی بازار نییە خەڵکیشکی دوکان و بازاری نییە داماخسو ئامادەی بە مانگیش دوکان و بازار کەس نەیکاتەوە هەر کەس نەیکاتەوە ئەیکەی وەژیانەکەی وعزە خەڵکی تایە کابرا پارەی پێنی داخستنی دوکان و بازاڕەکان لەسەر داوای مانگرتوان بوو کە لە ڕێگەی پەیامەوە داوایان کرد پاڵپشتیان بن و کاسبکارانیش داواکەیان جێبەجێ کرد بەشێکیان دوکانەکانیان نەکردەوە و هەر بە پێش ڕۆژنە بەردەم خێمەی مانگرتوان. کاسبکارانی بەلەدێگە و بازاڕی زێور بۆ پشتیوانی لە مامۆسانی بەڕێز بە ئەرکێکی مرۆڤانەمان زانی کە دوکانەکانمان بۆ چەند سەعاتێکیش بەداخێمەوە پشگیری و خوشک و برایانەمانکەین ئەوەی لە توانای ئێمە بێ بە زیادەوە بۆیانەکەین چکە سەرنجام ئەوانیش پێویستن بێ هەمومان ئەڵقەیەکین بە یەکەوانەیە بۆ نمونە ئێمە کە کاسبکارین کە ئەوان معاشیان نەبوو پارەیان پێ نەبوو ئێمەش بازاڕمانەوەستەیە ئەوان چەند ڕۆژێکە بێت لە ژێر خێمە و لەسەر جادە و بە برسی و ئێمە ژۆک و دوکانارۆک و کاسب بۆ پشگیری ئەوان لەسەر جادی دوکانەکانمان داخستووە هەمووشمان کرێچین و بڕابکە کرێکی زۆر ژین و هاوین سەر جادە لەبەر خاتری مامۆسا و قوتی هەمومانە بەڕاستی کە موچەکانتان پەیوەندی بێکەوە هەیە بن ئەی چۆن پەیوەندینە کە موچە هەبێ بازاڕێەوە چەند مانگەکە بێ کە موچە نیە بازار ڕێمێژ نییە بۆیە پشگیریان نەکەین هەتا سەرێسخان لەگەڵ یان هاتینە بەردەم خێمەی مانگرتوان دوکاندار کرێکار پارێزەر و سەرجەمچین و توێژەکان هاتنە بەردەم خێمەی مانگرتوان و هەمووان داوایان دەکرد لە پێنا و سەلامەتی گیانیان کۆتایی بە مانگرتن بێن و وتافیان دەکێشا ئەوانیش دوای کۆبوونەوەیەک داوای خەڵکیان قبول کرد و مانگرتنیان هەڵپەسار. لە ئێستایا بەڕێزان دوای بیستنی ئەو دڵگەرمەی ئێوە دوای تێگەیشتن لە بارودۆخەکە دوای تاوتوێکردنی لەلایەن ئێمەوە ئێمە بڕیارمانە لە ئێسایە مانگرتنەکەمان هەڵپەسێرین هەڵی پەسێرین بەڵام بەڕێزان ئێمە بە پێوەین دڵنیا بن ئێمە ڕێگای کاگرینە بەر وە بەردەوامە بین. دوای 15 ڕۆژ لە مانگرتنی 13 مامۆستا و فەرمانبەر دەسەڵات ئامادە نەبوو داواکاریەکانیان جێبەجێ بکات کە بەگشتی داواکاری 10 ساڵ خەباتی خەڵکی هەرێمی کوردستانە بۆ ڕزگاربوون لە ستەم و نادادی دەسەڵاتی کوردی بەڵام مامۆستایان و فەرمانبەران لە کۆتاییە وتیان ئەم خەباتە لێرە کۆتایی نەهاتووە و درێژەی هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.